25 ساڵە دەنگی هونەرمەند حەسەن زیرەک لەم چایخانە نەبڕاوە. زۆر جار دەنگی پیاڵە و ئاوازی حەسەن زیرەک تێکەڵ دەبن و کەشێکی پڕ لە خەیاڵ بۆ گەنجان دروست دەکەن تا بەدەم خەیاڵەوە چایەک بخۆنەوە. 25 ساڵی مە لەم چایخانەین ئیشەکەین. سەرەتا برایەکی گەورم لەسەری بوو، دوای ئەوە لە 2099 منی تیام هەتا ئەم دەقەیە ناومان لێ ناوە حەسەن زیرەک و بە خۆشەویستی مامۆستا حەسەن زیرەک و هەموو سێ دوکانمانەیە پڕمان کردە لە وێنەی مامۆستا حەسەن زیرەک و لە هەر کوێک زانیمان وێنەیە کە هەیە و ئێمە نیمانە چینە و هێناومانە و لە چایخانەکەمان هەڵمانواسیوە. ئەم چایخانە کە لە نێو بازاڕی کەلاردایە، جگە لە دەنگی زیرەک دەنگی هیچ هونەرمەندێکی تری تێدا نابیسرێت. هەروەک خاوەنەکەشی لە خۆشەویستی بۆ ئەو هونەرمەندە ناو چایخانەکەی بە وێنەکانی زیرەک ڕازاندۆتەوە، جا لەوەش پەیوەندی و هاموشۆی لەگەڵ کەسوکارەکەشی هەیە. ئەمە سەردانی گۆڕی مامۆستا حەسەن زیرەکم کردووە لە بۆکان، سەردانی براکی مامۆستا حەسەن زیرەکم کردە کاک حسێن لە بۆکانە پێش ئەوەی میدیای زەندی شوفاتکە پەیوەندیمان بوو پێکەوە، داواتیشم کردو کە بێ بۆ کوردستان، ئیترەوە بۆ ئەو وەفاتی کرد و مەرگ ڕێگەی نەدا یەک بودینین. ئەوانەشی ڕۆژانە هاتوچۆی چایخانەی زیرەک دەکەن گەنجن و زۆربەیان هەواداری دەنگی ئەو هونەرمەندن. ئەوەی ڕاستی بێ هاتمان زیاتر بۆ ئەم چایخانە وەکو چۆن بڵێن کەلتوری کوردی لەم چایخانەدا ڕۆشنا بۆتەوە زیاتر ئاماژەی پێ دەدرێت و شتێکی زۆر جوانە و هەروەها نمونەی جێدەسی دیارە و لەم چایخانەدا زیاتر دڵ و دەروون ئارام دەبێتەوە بەهۆی گۆرانەکانی مامۆستا حەسەنەوە و بەڕاستم چایخانەی شوێنێکی هەیە منە جارجار تین ئێواران هەنەجار لەگەڵ بەرادەرانە سەردانی ئەم چایخانە دەکەین. جگە لەش ئەوەی کە شوێنێکی هەیە منە هەستاگەی گوێ لە دەنگێکی ڕەسەن نەبێت کە ویش مامۆستا حەسەن زیرەکە. خاوەنی چایخانەی زیرەک دەڵێت خواردنەوەی چای گەرم بە دەنگی زیرەکەوە خۆشە، بۆیە نایەوێت کڕیارەکانی چای بە ساردی بخۆنەوە. دڵشادەنوارم، دەنگی ئەمریکا، کەلار.